بەش بە حاڵی خۆم کۆبوونەوەی پەرلەمان پێم باشە کۆبوونەوەیەکی بەرهەم هێن بێ کۆبوونەوەیەکی بەرهەمدار بێ نە کۆبوونەوەیەک بێ بەس تەنها بۆ نیشاندانی با بڵێن یان عەرزکردنی هەندێک لە ئەفکار چکە هەرمومان پێمان ناخۆشە موچە بەو شێوەیە و من سەرۆکی پەرلەمانم تاکەی ببم بە قوربانی ئەوەی کە لە وێنە گەورەکە وا پیشاندرێکە ئەوە سەرۆکی پەرلەمانە نایاڵێ خەڵک قسە بکات لە کاتێکە ئێمە بۆ خۆم باسی خۆمەکەم نە بەشێکم لە گرێبەستە نەوتیەکان نە بەشێکم لە بەهەدەردانی سامانی هەرێمی کوردستان نە بەشێکم لەوەی کە داهاتی نەوت لە هەرێمی کوردستانە نیوە زیاتری بۆ کۆمپانیەکانی نەوتی ناوخۆیی و دەرەکی دەگەڕێتەوە نە بەشێکم لە پرۆسەی داگیرکردنی زەوی نە بەشێکم لە پرۆسەی بە قاچاغبردنی قاچاخیکردن نە بەشێکم لە هەموو پرۆسانەی کە بوونەتە هۆی بە هەدەردانی ماڵی گشتی بەڵام هەستەکەم فۆکەسێکی ئیعلامی خراپ خراوەتە سەر سەرۆکی پەرلەمان بە دیاریکراوی بۆ ئەوەی کە ئەوانی تر بشارێتەوە ڕەنگە بۆ منیش ئیتر ئینسانم یعنی و اعتیبارم هەیە احترامی خۆمەگرم لەوە زیاتر ناتوانم ببم بە غیتاء بۆ بەداپۆشەری هەموو ئەو ناشرینیانەی کە لە هەرێمی کوردستانە بەڕێوەچێت چونکە لە ئێستاوە ئەیڵێم لە ڕابردووم بۆ ئایندەش بەشێک نیم لەو مێژوە ناشرینە.